بابەتە ئەم تەوەرە بە بزانین ئێمە پێویستە چی بکەین بۆ گەنجانمان. لە سەرەتا ئاماژەم پێکرد کە گەنجان لە زەمانێکەوە بۆ زەمانێکی دیکە سەردەمێکەوە سەردەمێکی دیکە بە کۆمەڵێک گۆڕانکاریە تێپەڕن بۆیە ناتوانین بڵین گەنجانی ئێستا هەمان دۆخی گەنجانی ڕابردویان هەبوو بۆ نمونە 20 ساڵ بەر لە ئێستا یاخود 30 ساڵ بەر لە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا تەکنەلۆژیا هاتووە ئێستا هەندێک لە گەنجان ئاماژەم پێکرد کە مەترسی هەیە لەسەرەوەی کە تەنانەت هەلیکاریان نەبێت یعنی بۆیان نەڕەخسێت کە تەکنەلۆژیا و AI بێت جێگیان بگرێتەوە مەترسی ئەوەی هەیە کە دانەمەزرێن لە ڕابردووە ڕەنگە بەشێکی زۆر لەوانی کە دامەزراون ئێستا خاوەنی بڕوانامەی ڕەنگە ئامادەیی بن یاخود هەر بڕوانامەیەکی دیکەون بەڵام ئێستا هەمانە کە ماستەری هەیە بەڵام دانەمەزراوە ینی ئەمانە هەمووی کاریگەری لە گەنجانمان کردووە لە شێوازی بیرکردنەوەی گەنجانمان کردووە جا ئێمە هەتا ئاوریان لێ بدەینەوە تا هەلیان بۆ بڕخسێنین هێشتا کەمە چونکە گەنجانمان داهاتووی نیشتیمانمان نەتەوەمان وڵاتمان دەستنیشانەکە پێم خۆشە کات زیاتر بۆ میوانەکەمان بێکە خۆیان بەڕێزیان گەنجن و لەگەڵۆشە بەڕێزیان لێپرسەری بەشی گەنجانە لە بەڵبەندی دەوروبەری کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستانەویش زۆر بەڕێز کاک ئەردەڵان ئیسماعیل کاکەردەڵان ساو لێ بێ و بەینی سپاس بەیانی باش بەیانی بەڕێستان بەیانی بینەرانی عزیزی کەناڵە جوانەکەی کەرکووک باش و ڕۆژێکی خۆش و باش بۆ گەنجانی شاری کەرکووک بە تایبەتی سپاس پێم خۆشە باسێکم ڕۆژەمان بۆ بکەیت ئێمە ئەزای ڕۆژی نێو دەوڵەتیمان هەیە ڕۆژی جیهانیمان هەیە ئەی زۆر کات هەوڵ ئەدرێت کە سەرنج بخێتە سەر گەنجان بۆی کەوا سەرنج بخێتە سەر کێشە و گرفتەکانیان بۆیان چارەسەر بکرێت دەستنیشانکردنی ڕۆژێکی وەکو ئەم ڕۆژە تا چەند پێویستە و لەگەڵەوەیە ئەخۆی هیچ کار و چالاکیەک لە پلانەیەکە ئەنجام بدرێت ئێمە پێویستە ئاماژە بۆ بکەین کە گەنج داینەمۆیەکی سەرەکیە بۆ هەموو سێکتەرەکانی ژیان واتە ئەو هێزەیە کەوا هەم دەوڵەت هەم ڕێکخراوە سیاسیەکان هەم ڕێکخراوەکانی چالاکوانی مەدەنی هەموو سێکتەرە ئەساسیەکانی بنیادنانی کۆمەڵگا و هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی تاکەوە گەنج ئەو هێزەیە کەوا ئەتوانێت بنیادی ئەمە بکاتن کەوا ئەتوانێت گۆڕانکاریەک دروست بکاتن لە ژیان کەوا دەتوانێت زاڵ بێت بەسەر ئاستەنگیەکانە کەوا دەتوانێت بڕوای بەخۆی بێت و سەر بکەوێت گەنج ئەو هێزەیە بەڕاستی دەتوانم بڵێم کە ژیان لە تاریکیەوە ئاراستاکە بەرەو ڕووناکی ئێمە ناکرێت تەنها لەسەر خاڵە ناشینەکان و خاڵە تاریکەکانی معاناتی ئیمڕۆی گەنج بدوین بەڵکو پێویستە ئاماژە بە چەند خاڵێکی زۆر گرنگ بکەین کەوا پەیوەندیان بە ڕۆڵی گەنجەوەیە لە دنیای ئەمڕۆدا بەڵێ بە دڵنیاییەوە زۆر گرنگە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ 12/8 کە لە جیهاندا بە ڕۆژی گەنجان ناسراوە ئەم ڕۆژە لە تەواوی شوێنە جیاوازەکان بە کار و چالاکی جیاواز بە کۆمەڵێک وجودی جۆرا و جۆر یاد بکرێتەوە و قسەی لەسەر بکرێ و چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدرێت ئەوەی ئێمە لی دڵنیاین ئەوەیە کەوا گەنج نەک لەم ڕۆژە لە تاوی ڕۆژەکانی تری ساڵیش دانەبڕاوە بەشدارە لە معاناتە ناخۆشەکان لە خۆشیەکان لە بیناکردنی کۆمەلگایەکی باش و حکومڕانیەکی باش ڕیفۆرم لە دام و دەستگاکانی دەوڵات لە ڕێکخراوە سیاسیەکان لە کۆی ئەو بابەتانی کە پێوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە بەڵێ گەنجان ئەو هێزن کەوا بە دڵنیاییەوە نەک ئێمە لە ڕۆژێکا قەتیسی بکەین و بڵین تەنها ئەمە ڕۆژی گەنجانە بەڵکو ئەمە ڕۆژێکی زۆر پیرۆزە کە ڕۆشنایی دەخاتە سەر ڕۆڵی گەنج لە گۆڕانکاریەکان لە وەچەرخانە مێژوێنەیەکەوە ئێمە بینیمانن و پندمان لێ وەرگرتوونکەوە بتوانین ئایندەیەکی باشی لێ بنیاد بنین بە دڵنیاییەوە ئێمەی گەنج و هەروەها گەنجانی شاری کەرکووک بە تایبەتی ئێمە با نەچینە سەر وڵاتانی پێشکەوت و با نەچینە سەر وڵاتانی دراوسێی عێراق و کوردستان و ئەمانە بەڵام بەجددی و بەواقعی باس لە پرسی گەنج بکەین لە شاری کەرکووک بە تایبەتی ئێمە بە دڵنیاییەوە گرنگە پیشک بخەینە سەر معاناتی گەنجی ئەم شارە ئایا ئەو دەرفەتەی لە بەردەم گەنجانی ترەوەیە لە شارەکانی تر لە وڵاتانی پێشکەوتوو ئەم دەرفەتەمان ئێمە بۆ ڕەخساوە لەم شارە
ئەمانە ئینشاڵڵا لەگەڵ جەنابتانە گفتوگۆ دەکەین بە تەفاسیل و ئاماژە بە کۆمەڵێک بابەتی پەیوەست دەکەین بە خواستویستەکانی گەنج بە خەونەکانی گەنج و هەروەها بەو ئاستەنگیانەش کەوا ئێمڕۆکە گەنج بەرامبەری ڕائەوەستێت. درستە کاکەر دەڵام بەڕێستان وەکو لە پرسرای بەشی گەنجان بەدڵنیایە بەرکەوتەیەکی زۆرتان هەیە لەگەڵ گەنجانە گەنجانیش کە ئێوە بینن بێگومان ڕەنگە گلەیە بکەن یاخود داواکاریەکیان هەبێ ئەو ئێوە دیقەتتان داواکاری گەنجان چییە؟ بەڵێ هەڵبەت لە ئێستا ئێمە توانین بڵێن گەنج داواکاریەکانیان زۆرن لەبەر هەموو ئەو هۆکارانی پێشتر ئاماژەم پێکردن کە وتمان گەنجە گۆڕانکاری دەکات گەنجە بەشداری سیاسی دەکات گەنجە بەشداری هەڵبژاردن دەکات گەنجە بەشدارە لە پارێزگاریکردن لە هەموو بارودۆخەکان لەم شارە گەنجە وجودی هەیە لە شەقام کەوا بۆ هەموو پرسێکی ڕێکخراوەیی ئەتوانێت بەشدار بێت و ئەتوانێت ڕۆڵی هەبێت دەتوانێت ڕێی تایبەتی خۆی هەبێت و دەتوانێت پرسە جیاوازەکان لە کۆمەڵگا یەکلایی بکاتەوە و تەسیر بخاتە سەر دام و دەستگاکانی دەوڵەت و تەسیر بخاتە سەر ڕێی سیاسی لەم شارە و بتوانن بە جۆرە حاشیەوە بەشدار بن لەم شارە بۆیە هەرچی داواکاری گەنج بێتن داواکاریەکان ڕەوان بەڕاستی بەڵێ گەنج قابلی ئەوەیە کە بە دوای داواکاریەکانیانە بچین بە دوای ئەو پرۆژانەیە بچینکەوە ئەوان ئەیخەنە بەردەمی ئێمە و هەروەها بە دوای ئەوە بچینکەوە زمینەیەکی باشیان بۆ بڕەخسێنین بۆی بتوان خۆیان تێدا ببینەوە یانی بەڕاستی ئێستاکە ژینگەیەکی ئەوەندە لەبار نابینین کەەوە گەنجی ئەم شارە خۆی تێدا بدۆزێتەوە و جێگای خواست و ویستەکانی ئەو بێتن چونکە ئێمە تەنها بەڕاستی لە بازنەی دامەزراندن کۆی ناکەینەوە بەڵێ ڕاستە وەکو جەنابتان ئاماژتان پێکرد ئێمە لەم ئەم ساڵانەی ئاخیرە خاوەنی کۆمەڵێک بڕوانامەی زۆرین بە تایبەت لە ماستەر و دکتۆرا خەڵکێکی زۆرمان هەیە دەرچوون و تا ئێستا دانەمەزراون یعنی تەسەوڕ بکە ئەوەی کە انجومەنی خدمەی فیدرالی لە عێراق ئاماژی پێدەکا و داتای کردووە تاوەکو ئێستا لە 2023 تاوەکو کۆتایی 2025 نزیکەی 30 بۆ 40 هزار دەرچوت هەیە دانەمەزراوە یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە بۆیە هەڵاوسانێک هەیە لە بڕوانامە بەڵام ئێمە ئەبێ ئەلتەرناتیڤی باشمان هەبێت بۆ ئەم بابەتە ناکرێتن ئێمە تەنها بیر لە دامەزران بکەینەوە لە دەوڵەت بەڵکو گەنجەکانمان خاوەن ڕوئیایەکی باشن ئیمڕۆکە یعنی بە پێی پێشکەوتنی وڵاتان بە پێی ئەم گۆڕانکاریانەی کە لە وڵات هاتوتە ئاراوە پێشکەوتنی سەردەم و تەکنەلۆجیا و هاتنە پێشەوەی ژیری دەستکرد و هەموو ئەمانە بەڕاستی گەنجی گواستەوە بۆ قۆناغێکی جیاوازتر ئیمڕۆ کەم دەبینین ئێمە گەنجانێک بە دەوری شتی خراپ و لە شوێنە خراپەکان کۆ ببنەوە و ئەم شتانە یاخود ڕۆڵیان هەبێت لە بابەتە ڕەشبگیریەکان و ڕۆڵیان هەبێتن لە کۆمەڵێک دیاردەی ناشرین کە لە ماوەی ڕابردوودا لەم شارە ئێمە قوربانی ئەو دیاردانە بووین خۆشبەختانە ئیمڕۆ خاوەن فکرێکی باشین خاوەن هێزێکی باشین لە هێزی گەنج بەڵام پێویستمان بە ئەلتەرناتیڤی دامەزراندنە ئەمەش پێم خۆشە بەڕاستی لێرەوە و لانی پەیوەندیداری لێ ئاگدار بکەمەوە بەڕێزان کاخوبات و هەروەها هەموو ئەو کەسانی کە خۆیان بە لێپرسا و بەرپرس دەزانن لەم شارە چونکە بەڕاستی ئەوەی دەبینرێت ئێمە نووسینگەی کاکوبات احتیمامێکی زۆری داوە بە بواری گەنج و نوێنەری بەڕێزشیان لەم شارە هەموو دەست پێشخەری و پاڵپشتیەکیشیان بۆ ئێمە دووپات کردێتەوە بۆ ئەوەی ئێمە بچینە ناو گەنج و گرنگی بە خواستویستەکان و داواکاریەکانیان بدەین و پرۆژەکانیان بینا بکەین کەەوە ئێمڕۆکە گەنج داواکاریەکی هەیە پرۆژەیەکی هەیە ئەگەر ئێمە بە دوایدا نەچین و تەمویلی پرۆژەی ئەو گەنجەنەکەین کەواتە چیمان کرد یعنی ئێمە بۆ خزمەتکاری گەنجین بۆ هاتوین خزمەتی گەنج بکەین بە دڵنیایە ئەوان دەست پێشخەرێکی باشیان کردووە بۆ ئەم قۆناغە ئینشاڵڵا لە ئایندەی نزیکدا هەوڵ دەدەین بە پرۆژە بچینە خزمەتی گەنج و ئەوەیشی بینیومانە لەسەر ئاستی پارێزگاکانی تر بە تایبەت پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم نووسینگە بەڕێزە بەڕاستی تالنت هۆپیان هەیە هەم تالی سەنتەرانی سلێمانی و بەگشتی تالنت هۆپ کەوا
تەمویلی پرۆژەکانی گەنجان دەکاتن بەڵێ. و لە چەند مانگی پێشودا لە شاری کەرکووکیش لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ ئازادی لاوانە توانیان تەمویلی 6 گەنج بکەن کەوا 6 پرۆژەی جیاواز و 6 پرۆژەی دیار ئەمانە بەڕاستی نمونەی زیندون بۆ ئەوەی گەنج چاویان لێ بکاتن بۆی گەنج چیتر ناومێت نەبێ بەڕاستی وەکو جاران بڵێ وەڵام من هەرچەند خاوەنی ڕوئیایەکی باش بم هەرچەند خاوەنی پرۆژەیەکی تەندروست بم هەرچەند خاوەنی پرۆژەیەکی استراتیجی بم بۆ شارەکەم بەڵام خۆ کەس بە دەنگمەوە نایە خۆ کەس پاڵپشتیم ناکە کەس ناهێڵێت من هەنگاو بنێم کەس پشتیوانم نییە بۆ ئەوی هەنگاوەکانم سەقفی داواکاریەکانم بەرز بکەمەوە و بتوانم پرۆژەکەمی پێ بینا بکەم بەڵێ ئێمڕۆکە بە کرددار ئێمە ئیشاڵڵا لە ئایندەی نزیکدا دەیسەلمێنین کەەوە ئەچینە خزمەتی پرۆژەکانی گەنجان بۆی ئەو هەڵاوسانی بڕوانامەیە لە شاری کەرکووک بە تایبەتی کەم بکەینەوە بۆ ئەوی بتوانین خزمەتکارێکی باشی گەنجەکانمان بین لەم شارە چونکە بەڕاستی شاری کەرکووک و دەوروبەری بە تایبەت ئێمە کە مختصین بە دەوروبەری شاری کەرکووکەوە قەزاو ناحیەکانی دەوروبەری شاری کەرکووک ئەوانیش بە هەمان شێوە هەریەک لەو قەزاو ناحیە بەڕێزانە چی لە شارۆچکەی دووبس یاخود پردێ یان داقوق لەیلان و هەروەها بێتەوە قەرەهەنجیر هەموو ئەمانە هێزێکی پۆڵایی خاوەن هێزێکی پۆڵاینی گەنجانن و لە نزیکیشەوە چاودێری دەکەین و دەبینین کەەوە خواست ویستەکانی ئەوان چییە تەنها ئەو ماوە ئێمە پرۆژەیەکی پاڵنەر کە مۆتیڤیشنی پێدەوترێت مۆتیڤیشنێکی باش بین بۆ ئەوەی بتوانین بینای ئەو خواست و ویست و داواکاریانەی گەنجان بکەین و لە داهاتوویەکی پرشنگداریان بۆ بینا بکەین و چیتر ئەوان دەستەوەستان نەوەستن بۆ ئەوەی بیر لە ئاستەنگیەکان بکەنەوە چونکە بەڕاستی ئاستەنگی زۆرمان هەن درستە کاکە دەڵاموتت پێویست ئالتەرناتیڤێک هەبێت بۆ کێشە گرفتەکانی دانەمەزران ئەگەر هاتو ئالتەرناتیڤێک هەبێت کەواتە دانەمەزران نێشتێکی ترە لە بەرامبەرە ینی بە قسەی خۆمان بێت فێری سەنعاتێکیان بکەین ینی هیچ خولێک کراوەتەوە لە پلانتانێ هەندێک خول بکەنەوە یاخود لە ئەمە لە چوارچێوە پرۆژانەیە ئاماژەتان پێکرد بۆی کەوا گەنجان کۆ بکەنەوە فێری ئیتر هەر سەنعاتێکیان بکەین بابەت زۆر بابەتی سەرتاشی یاخوتەر بابەتێکی ترە زۆرە ئەستاوندەش ئیش و کاری جیاواز هەیە ینی دایانێن فێری هەندێک ئیش و کاریان بکەن بووی دواتریش هاوکاریکی مادیان بکەن بووی دەست پێ بکەن بۆ پرۆژەکانیان یان ئەمە لە پلانی ئێوەیە هەبووە بە دڵنیایەوە ڕەنگە کەم و کوڕی هەبوو بێ لە ماوەی ڕابردووە ئەوەش کۆمەڵێک هۆکار و دابڕان لە چینی گەنج لەم شارە ناحەقیان نییە بەڕاستی چونکە ڕاستی ئێمە لە خزمەتکردنی گەنج تا ڕادەیەک دابڕابووین لەگەڵیان بووین بەڵام بەڕاستی ئەو پاڵپشتیە نەبووکەوە بتوانین خزمەتی گەنجی پێ بکەین یاخود وەکوتم پاڵپشتی پرۆژەکانی گەنجی پێ بکەین لەبەرەوە ئێمە بە دڵنیاییەوە بەڵێ دەتوانین ئێمە ئەو ئەلتەرناتیڤە بە شێوەیەکی پراکتیکی بتوانین لەناو کۆمەلگەدا خەڵک هەستی پێ بکاتن چونکە بەڕاستی ئێمە بە دروشم ئەتوانین زۆر شت بڵین ئەتوانین ئیمڕۆکە لێرە یەک دنیا شت باز بکەین کەوا تەنها دروشم بێت بەڵام بەڕاستی ئەمە ئەمانێت بگوازینەوە خۆناغەکە بکەین بە کردداری بچین بە کرددار خزمەتی گەنج بکەین بە کرددار پرۆژەکانیان بینا بکەین بە کرددار بە دوای داواکاریەکانە بچین بە کرددار بتوانین ئەو خول و شارەزایی کەوا پێویستە گەنج هەیبێتن بۆی تەنها پشت بە بڕوان نامە و دامەزانەکەی نەبەستێ ئاشنای بکەین لەگەڵیایە بەڵێ بە دڵنیایەوە ئێمە خۆشبەختانە چی لە ڕێکخراوی ئازادی لاوان چی لە نوێنەرانی کۆمەڵی خوێندکاران چی لە یادمان نەچێت سنتەی ڕۆشنبیری کەرکووکیش و هەروەها کۆی ئەو ڕێکخراوانەی کە ئێمە هەمانە ئیمڕۆکە لە خزمەتی گەنج بوونە و کەم و زۆر توانراوە خولی پیشەیی لەو شێوازانە بکرێتەوە بۆ ئەوەی کۆمەڵی خەڵک یاخود کۆمەڵک گەنج بچنە سەر پیشەیەکی تایبەت کە چیتر تووشی فۆبیای شەهادەداری و دانەمەزراندن و ڕەشببینی نەبێت لە ماڵەوە بتوانێت لە ئێمە توانیمانە لە ژوورە تاریکەکانی ماڵەوە گەنج بهێنینە شەقام گەنج بهێنینە ڕووناکی بازار گەنج بهێنینە ناو ئەم کۆمەلگا بەڕێزە بەڕاستی بە پیشەی تایبەتی
و بە پرۆژەی جیاوازی تایبەتی خۆیان کە گەنجێک هەبووە هەر لە ماڵەوە بیری کردوێتەوە پرۆژەیەکی تایبەتی هەبووە بەڵێ پرۆژەکەی مەشروع بووە نوێنەرانی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان چی لە هەموو ئەو ڕێکخراوانە بێت کە ناوم هێنان یا ئەو ناوەندانی کە ناوم هێنان پاڵپشتی کراوە و توانراوە بەبێ بە خاوەن پرۆژەکە و ئیمڕۆکە کۆمەڵێ گەنجی تریش لەگەڵ خۆیان کۆ بکاتەوە خزمەت بە پرۆژەکە بکەن و لە بەرامبەر ئیسپادەیەشی مادی بکەن بۆ ژیانی تایبەتی خۆیان. بەدڵنیایەوە کاکە دڵان ئێستا باشتر ڕێگە بۆ کمیونیکیت یاخود بۆ پەیوەندیکردن یاخود گەیشتن بە گەنجانمان ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکانە تاکو چەند حکوومەت ڕێکخراوەکان بەڕێستان هەوڵتاندا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەنگی خۆتان بگەن بە گەنجان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە هەڵمەتێک دەست پێ بکەن کە گەنجانمان وشارکەنەوە کە زۆر شتەیە توانین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا ئەنجامی بدەین یانی دقت بدەین لە وڵاتەکانی تر بۆ نمونە لە نیویۆرک بچووکترین شت ینی نمونەت بۆ باس بکەم مێری ئەوەی یاخود قایمقامی ئەوەیە کە مەمدانیە بینیت کە بەردەوامی کۆنتاکتی هەیە لەگەڵ گەنجەکان لە ڕێگەی تیکتۆکە و لە ڕێگەی سۆشال میدیا و ینی پەیوەندێکی زۆر باشی هەیە بەردەوام ینی گوێ لە ڤیددیۆکانیان ئەگرێت داواکاریەکانیان لە ڕێگەی ڤیددیۆی تیکتۆکەوە گویان لێگرێ وەڵامیان ئەداتەوە ینی ئەبینیت سەرجەمەکە گۆڕانکاری بەسەر هاتووە پێویستێ مش گۆڕانکاری بکەین لە شێوازی گەیاندنمان لە شێوازی ئیش و کارەکانمان بتوانین ئێمەش ئەو ڕێگەی بەکاربێنین کە گەنجان بەکاری هێن ئەو ڕێگەی بەکاربێنین کە زیاتر ئەفێکتیڤ یاخود کاریگەرسیرێکە لەسەر گەنجان ینی ئەمە شێکێک بوو لە هۆکارەکانی کە ئەو پیاوە توانی زۆرتری دەنگ بەدەست بێنێت و لە هەڵبژاردنەکە سەرکەوتن بەدەست بێنێ ئەمە بتە تاکو چەند لە لای حکوومەت لایانی پەیوەندیدا ڕێکخراوەکان بەڕێستان بەکارهێنراوە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر هەستیارە چونکە پلانفۆرمەکانی سۆشیال میدیا تا ئێستا بەرپرسان و نوێنەرانی خەڵک لە دەوڵات لەگەڵیا بە شێوازێکی باش ئیندیماجیان نەکردو ئەو کۆنێکشنە نییە لە بینیانە و هەروەها سڵکردنەوە هەیە لە نێوان ئەوان و پلانفۆرمەکانی سۆشیال میدیا بەڕاستی هەنێکیان ڕەنگە هەر بەکاری نهێنن ینی ئەمە بەڕاستی تاوانە تا ئێستا تۆ نوێنەری خەڵک بی لە دەوڵەت و پشتیوانی مەشروعەکانی گەنج بکەیت یاخود لە ناوەندی یاسادانان بیت یان لە هەر شوێنێک لە دام و دەستگاکانی دەوڵەت یان هەموو ئەو کەسانێکەوە بەرپرسن بەرامبەر پرسی گەنج بە تایبەت کە ئێمە باسی لێوە دەکەین ناکرێت تۆ نوێنەری ئەم چینە کاریگەر و دیارەی کۆمەلگا بیت و بەڕاستی ئاشنایەتیەکی ئەو تۆ نەبێت لەگە پلانفۆرمەکانی سۆشیال میدیا لەبەرەوە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر هەستیارە ئێمە کە جەنابتان باس لە چاکسازی دەکەن ڕیفۆڕم ئەمە ڕیفۆڕم بەوە دەزانین کەوا خەڵکێک ببێت بە نوێنەری یاخود کەسانێک ببن بە نوێنەری ئەم خەڵکە بەڕێزە ئەو کەسانە بن کە بتوانن بە شێوازێکی سادە و ساکار لە ڕێگای پلانفۆرمەکانی سۆشیال میدیاوە کۆنێکت بکەن لەگە خەڵکە تێکەڵاوی خەڵک دروست بکەنەوە و لە مەعاناتەکانی خەڵک ئاگدار بن و بزانن چۆن تەعاملەکەن لەگەڵ شەقامی ئەم کۆمەلگایەدا بەڕاستی ناکرێت بە دوورە پەرێزی و لە دوورۆ بڕوانرێتە کۆمەڵێک نوێنەرایەتی لە ناو کۆمەلگا کە ئیمڕۆکە بەداخەوە دەبینین لێرە و لەوێ شەخص تەمسیلی چینێکی دیاریکراو دەکات شەخص تەمسیلی بنەماڵەیەکی دیاریکراو دەکات شەخص تەمسیلی داواکاریەکانی شەقامەکات شەخص تەمسیلی چی دەکات لە کۆتاییشا پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا داواکاریە سەرەکیەکانی گەنج نابێتە قوربانی بەرژەوەندیە تایبەتیەکان لێرەدا بەڕاستی پرسیارە و ئەم پرسیارش لای گەنج دروست بووە لێت نەشارمەوە بەڵام بەداخەوە ڕەنگە تا ئێستا مینبەرێکی ئەو تویان نەبوو بێت کە پەنایان بۆ بن یاخود کۆمەڵێک بنەمای کۆمەڵایەتی وا بەستەی کردبن کەەوە نەتوانن درکی پێ بکەن بەڵام پێویستە ئێمە کە نوێنەرایەتی گەنج دەکەین پێویستە درک بە ڕاستیەکان بکەین و درک بە مەعاناتەکانیان بکەین و هەروەها باز لەو ڕێوشێنانەش بکەین کەەوە نوێنەرانی کۆمەلگا ئەبێت پەیوەندیەکی ڕاستەوە خۆیان هەبێت بە تایبەت لە ڕێگای سۆشیال میدیا و پلانفۆرمەکانیانەوە پلانفۆرمە جیاوازەکانی سۆشیال میدیاوە بە دڵنیاییەوە و داواکارین بەڕاستی ئەگەر
ئەو بەڕێزانە ناتوانن بە شێوازی ڕاستەوە خۆ پەیوەندی بکەن لەگەڵ شەقامدا گۆڕانکاری بکرێت. یعنی بەڕاستی ئێمە دەبینین لێرە و لەوێ بە تایبەت لە دام و دەستگا خزمەتگوزاریەکانی دەوڵات چەقبەستوییەک هەیە چەقبەستوییەک هەیە کەوا تا ئێستا نەیانتوانیوە یعنی یاخود بەهۆی زۆرمانەوە لە پۆستەکانیان ناتوانن جارێکی تر ئینفعال بکەن لەگەڵ کۆمەلگادا چونکە کەسێک یاخود هەر بە ڕێزێک لە شوێنێک ئەبێتە خاوەن مەنسەب بەڕاستی بۆ چەند ساڵێک ئەتوانێت لەگەڵ خەڵکە تەفاعل بکات و بچێتە خزمەتی خەڵکو و پەیوەندیەکی ڕاستە خۆی لەگەڵ هەبێت و پرۆژەی جیاوازی هەبێت و بتوانێت تەختیەی هەموو ئەو استراتیژانە بکات کە دای ڕێژێ بۆ ماوەی 4 ساڵی بەڕێوەبردنەکەی بەداخەوە بڵێ بەڕێوەبەر هەیە لەم شارە زیاتر لە 4 ساڵ و زیاتر لە 6 ساڵ و زیاتر لە 10 ساڵە لە شوێنەکەی خۆی ماوەتەوە کە ئەمە بۆتە هۆکارێک بۆ لە ناوچوونی ئەو پەیوەندیکەوە بەڕێز باسی دەکەی چی بەڕاستە و خۆ بێ پەیوەندیەکە یاخود لە ڕێگای پلانفۆرمەکانی سۆشیال میدیاوە بێ بە دڵنیاییەوە ناتوان جارێکی ترە و پەیوەندی دروست بکەنەوە بۆیە پێویستمان بۆ ڕیفۆرمەیەکەوە جەنابتان ئاماژەی پێ دەکەن پێویستمان بۆیە گۆڕانکاری بکرێت فعلەن خەڵکێک خزمەتکار بێت خەڵکێک کەوا خۆی بە خزمەتکاری خەڵک بزانێت بە ڕاستەوە خۆی یاخود بە ڕاستەقینەیی لە ویژدان و لە دەروون و لە بەرنامە و لە ئاکاری ڕۆژانەی بەڵێ بە دڵنیای خزمەتکاری خەڵک بێ نەک تەنها من بە دروشم بێم بڵێم وەڵام من خزمەتکاری خەڵکم و لە بەرامبەری شایە وەڵا پەیوەندیم نەبێت لەگەڵ خەڵکایە یاخود نەتوانم بچمە خزمەتی خەڵک یاخود نەتوانم بە دوای کەم و کوڕی و داواکاریەکانی خەڵکەوە بچم ئەم بەڕاستی بێگومان ئەمە ئاستەنگیەکی گەورەیە بە تاکید درستە کاکەر دەڵان هەمیشە باستیۆمان کردووە باسی هەر بابەتێکەکەین کە دێنە سەر کەرکووکڵین دۆخی کەرکک جیاوازە تەنانەت بۆ گەنجانیشمان بێگومان دۆخی کەرکک جیاوازە بێت گرنگێکی زیاتریان پێ بدرێ یعنی ئەم بابەتە لانی پەیوەندیدار کەسانی پەیوەندیدار دیقەتیان داوە ئاگاداری ئەوە هەن کە لە شاری کەرکک پێویستە گەنجی کورد زیاتر گرنگی پێ بدرێت لەبەر داهاتووی نەتەوەکەمان لەم ناوچەیە وڵای بە تایبەت شاری کەرکک وەکو خۆتان ئاماژەی پێ دەکەن بە دڵنیاییەوە دۆخێکی تایبەتی هەیە بەراورد بە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەراورد بە پارێزگاکانی خواروی عێراق و ناوەڕاستی عێراق بەڕاستی دۆخی کەرکک دۆخێکی تایبەتە لەبەر ئەوەی ئێمە لە چەند نەتەوەیەک پێک دێین سەرەتا تۆ لەم شارە کورد ژیانەکە عەرەب ژیانەکە تورکمان ژیانەکە و هەروەها لایەنە کەمینەکانیش با بڵێن قەومیەکان هەموو ئەوانش پێکەوە لەم شارە بەڕاستی کۆکراوەی دەوڵەتێکن یعنی تۆ ئێمە بین کەرکک وەکو پارێزگایەک بە تەنها سیر بکەین هەڵە بیرەکەینەوە تەنها من بێم نوێنەرایەتی گەنجی کورد بکەم هەڵە دەکەم ئەبێت تورکمانێک و عەرەبێک و مەسیحیەک و کوردێکیش هەست بکات کەوا من خزمەتکارێکم جیاوازی ناکەم لەم شارە لەبەرەوە اعتیباری تایبەتی بۆم شارە ئەوەیە کەوا بەڕاستی ئەوانەی کە لە دام و دەستگاکانی دەوڵەتن یاخود ئەو هەواڵانەی کە لەم شارە لە پۆستی باڵان ئەمانە بەجددی ئەبێت اعتیبارێکی تایبەت بهێڵنەوە بۆم شارە ئەوەی ئێمە هەستمان پێ کردووە لە ماوەی ڕابردوودا بە دڵنیاییەوە چی لە ئاستی با بڵێن حکوومەتی خۆجیەی کەرکک سەردەمی کە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەی بردووە کاک ڕێبوار و چی لە ئاستی حزبیەکەی ئێمە ئەگەر بین سەیری بکەین هەردوو لێپساوی مەڵبەندەکە و هەروەها لێپساوی زۆنی کەرکک سڵاحەدینیش کاگاس و مامەند هەموو ئەمانە ڕۆڵێکی ئێجگار ئەو تویان هەبووە لەگەڵ ئەو مامەڵەکردنە تایبەتی کە پێویستە بۆ شاری کەرکک یعنی لە ماوەی ڕابردوودا ئێمە بینیومانە گەنج ڕویان لە چۆ کردووە ڕویان لەو شوێنە کردووە کەوا خزمەتکاریانە بە نمونە من بگەڕینەوە بۆ چەند مانگێکی پێشوو لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە بەڕاستی خزمەتێکی باشی گەنج کرا لە چینی کۆمەڵی خوێندکاران بە تایبەت هەمووی کراوە بەڵام کۆمەڵی خوێندکاران بە تایبەت بینیمە کوردیتیا بووە عەرەبیتیا بووە تورکمانیتیا بووە و کەمینەکانیش تێدا بووە کاک ئاسۆ مامەد ئەگەر بیوتایە تەنها خەڵکی کوردم بۆ بێنن و لە ناو کوردەکەیشا تەنها یەکێتیم بۆ بێنن
ئەمە جیاوازیەک بوو ئەمە جیاوازیەک بوو ئەو بارودۆخە تایبەتە نەبوو کە جەنابەت باسی لێوە دەکەی بەڵام خۆشبەختانە هیچ سڵی لەو بابەتان نەکردەوە وتی هەرچی خوێندکارە هەرچی پێویستە بیهێنن بەڵکو بتوانێت سوودمەند بێت لەم بابەتە بۆیە ئێمە وەکو نرانمان لە کێتی نیشتیمانی کوردستان یاخود لە حکوومەتی خۆجێیی بە دڵنیاییەوە هەموو پرۆژەکانمان لە خزمەتی تەواوی نەتەوە جیاوازەکان بووە ئەتر بە تایبەتیش گەنجان بە دڵنیایەوە ئەو مامەڵە تایبەتی لەگەڵ کراوە و هەروەها لە ماوەی ڕابردوودا پرۆژەکانی حکوومەتی خۆجێیش گەواهی دەرن بۆ ئەم ڕاستیە بەڕاستی ئەتر ئێمە ئومێد دەکەین داهاتووی ئەم شارش بە جۆرێک بێتکەوە بەڵێ بە شێوازێکی تایبەت مامەڵی لەگەڵ بکرێت پاڵپشتی پرۆژەکانی گەنجان بکرێت و گەنجان لە دەوری ئەو استراتیژە کۆ بکرێتەوە کە استراتیژی خزمەتکاریە لە ناو کۆمەڵگە درست کاگەردەڵان خۆشحاڵ بووین کە ڕۆمیانمان بوویت لە کۆتاییە کات بۆ تۆیە گەر هەر خاڵێکی گرنگ هەیە ئامۆژگاریەک شتێک کە من بە پرسیارم لێ نەکرد بە کات بۆ تۆیە زۆر سپاس وەڵی من ئەمەوێت لە کۆتایە ئاماژە بە شتێک بکەم ئەویش چاڵنجی هەموو ئەو گەنجە بە ڕێزانە بکەین کەەوە خاوەنی پرۆژە و ڕوئایەکی جیاوازن و دەتوانن لە ڕێگای پرۆژەکانی خۆیانەوە کۆمەڵک گەنجی تریش بێنە پێشەوە و ئیسپادە بکاتن لە پرۆژەکانیان ئێمە چاڵنجیان بکەین بۆ ئەوی بتوانین لانیکە پاڵنەرێکی باش بین بۆ پرۆژەکانیان بۆ ئەوەی بێن سڵ نەکەنەوە لە کۆمەڵێک بابەتی جیاواز چی بابەتی مادی بێ چی معنەوی بێ بابێن داواکاریەکانیان بخەنە ڕوو و هەروەها پرۆژەکانیان بخەنە ڕوو تاوەکو ئێمە لە ماوەی داهاتوودا بتوانین لەگەڵیان بین لەگەڵیان بوەستین خزمەتکارێکی باشیان بین ئێمە ناکرێت تەنها وەکو پێشتر ئاماژەم پێکرد دووبارەی دەکەمەوە تەنها بە دروشم لە خزمەتی گەنج بین ئێمە بەکردار خۆمان بە خزمەتکاری خەڵک و گەنجەکانمان ئەزانین بۆیە ئەم چاڵنجە بە گرنگ وەربگرن و بتوانن بێن بۆ ئەوەی پێکەوە بتوانین پرۆژەی باشمان هەبێت پێەوەی پێکەوە بینای کۆمەڵێک پرۆژە بکەین کە پرۆژەکان بە کردار لە خزمەتی خەڵک بن و خەڵکێکی تریش گەنجەکانی تریشمان لە دەوری پرۆژەکان کۆ بکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز زەردەڵان ئیسماعیل لێ پرسرای بەشی گەنجان لامەڵبەندی دەوروبەری کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان. سپاس بە ئامادەبوون.